بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. ئەشتی مارسیە موساڵێک وەکو ڕۆژی جیانی ژنان دیاری کراوە لە هەرێمی کوردستان. ئەم ساڵ هیچ ئاهەنگێک بۆ ئەم یادە بەڕێوە نەچووە. سەر ئاستی دەسەڵاتدارانی هەرێمش کۆمەڵەیەک پیرۆزبایان کرد، بەڵام پیرۆزبایەکان پیرۆزبایەکی بێ ناوەڕۆک بوون و هیچ بەڵێنێکیان تێدا نەبوو بۆ باشکردنی دۆخی ژنان و باشکردنی دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ئەوە دەکەین دۆخی ژنان لە هەرێمی کوردستان چۆنە، کێنەوانێک کە پێشێلکاری بەرامبەر بە ژنان دەکەن، ئایا ڕێکخراوەکانی ژنان توانیوانە ڕۆڵی خۆیان ببین یاخود بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان هۆکاری زیادبوونی توونوتیژی دژینانن، وە ڕۆڵی کەناڵەکانی ڕاگەیاندن لە زیادبوونی توونوتیژی دژینان چییە و چۆن توونوتیژی کەم دەکرێتەوە. ژماری ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان بەڵام کەیسەکانی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەتان لە هەڵکشاندان. بەشێک لە ئافرەتان هۆکارەکەی بۆ ڕۆڵی خراپی بەشێک لە ڕێکخراوەکان دەگێڕنەوە کە نەیانتوانیوە بە ئاراستەی چارەسەری کێشەکان خزمەت بە ئافرەتان بکەن و بگرە زۆر جار هۆکار بوون بۆ لێکترازانی خێزانی. طبعاً ئەگەر هەر بڵێ ژن ئەوە سەنگەرێ دروستە بێ بەرامبەر بە پیاو، یعنی کەواتە جەبهەیە دروستەکەی تۆ ئەڵێی ژن دروستیش بووە، بۆیە ڕێژەی تەلاق زۆرە لەبەرەوەی ئەمنە وتراوە ژن ڕێژەی کوشتن زۆر بووە، بەسە ژن کوشتن بەڵام لەگەڵەوەشە ئەبینی زیاترە بێ، ڕۆژ لە ڕۆژ زیاترە بێ، نەک بەرەو کەم بوونەوە بڕوە. گومان بێگومان هەیە ناڵم لە ئاستی پێویستانە بۆ ڕێکخراوەکان، یعنی هەموو ڕێکخراوەکان وەکو پێویست نەیانتوانی و ئیشکن بە یەک تاک ناکرێت. بەشێک لە ژنان و ئافرەتان نیگەرانن لەوەی ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان پەرە بە گواستنەوەی کللتوری بیانی بۆ هەرێم دەدەن و ئەوە بووە بەکاری هەرە لە پێشینەیان. جگەلەوەش بەشێک لە ڕێکخراوەکانی بواری ژنان لە بری چاندنی کللتوری لێبوردەیی و قبولکردنی جیاوازیەکانی نێوان هەردوو ڕەگەز ژن و پیاویان کردوتە دوو بەرەی دژ بە یەک. یاساناسێک دەڵێت ڕێکخراوی ژنان هەبووە هانی ئافرەتانی داوە بۆ داکۆکی لە مافەکانی، کاتێکیش کێشەکەی کەوتۆتە دادگا لە نیوەی کەیسەکەدا دەستی لێبەرداوە و بەتەنها جێی هێشتووە. کاتێک کە ئافرەتە تووشی کێشەیەک دەبێت پەنابا بۆ یەکێ لە ڕێکخراوەکانی ژنان بیلەوە ناکاتەوە کە ئەم خانمە سەرگەدانە بێت و ماڵەکەی لێ تێگەچێت، تەنها بیلەوە کاتەوە کەم خانمە پەنابێتە بەردادگا و لیک جاکاتەوە. ئەکید هەندێک ڕێکخراو هەیە ماڵە لە خەڵک تێکداوە و لەگەڵ ئەوەی کە دۆستێکی بۆ باتە دادگاش لە ناوەڕاستی دۆستێکی وازی لێ هێنێت و خانمەکە سەرگەدانە بێت نازانە پەنا بۆ کوێ بەرێت. ئامارەکانی جیابوونەوە و تەلاق و لێکترازانی خێزانی لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ ڕوو لە هەڵکشان دەکەن. لەگەڵ هەڵکشانی ئامارەکان ڕێکخراوەکانی بواری ئافرەتانی زیاتر دەبن، بەڵام زۆرێکیان تا ئێستا نەیانتوانیوە مەرهەمێک بن بۆ چارەسەری کێشە خێزانیەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداریرێک لە بەڕێزان بە دیرە ئیسماعیل ئەندامی پەرلەمانی کوردستان و قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. بەدرخان بەخێر بێن کە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. لە ڕۆژی جیانی ژنانە دۆخی ژنان لە کوردستانە چۆنەوە سەرنج چی بوو لەسەر و پیرۆزبایی کە دەسەڵاتداران هەرچی سەرەوە کاتێکە بڵێن هەیان بوو بۆ ڕۆژی جیانی ژنان؟ بەنای خۆی بەخشندە میهرەبان، لە ناخی دڵۆم پیرۆزبایی لە هەموو ئافرەتانی جیهان و ئافرەتانی کورد ئەو شێرە ژنانی کە خەباتی شاخ و شاریان دەست پێ کرد، ئەو شێرە ژنانی کە ئازادیان بۆ گەلی کورد دەستەبەر کرد، ئەو شێرە ژنانی کە شان بە شانی مێردەکانیان و هاوسەرەکانیان و کوڕەکانیان خەباتیان کردتاوەکو ئازادی بەرقەرار بێ. وێڕای پیرۆزباییم پشتیوانی خۆم وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤ و داکۆکی لە مافی ئافرەت پشتیوانی خۆم دەرەبڕم لە هەر دۆسیەک، لە هەر بۆ منە حەدەسێک، لە هەر پێداویستێک، لە هەر ڕووداوێکی ڕۆژ کە بەرامبەر بە هەر تاکێکی ئافرەت یا بەرامبەر بە مرۆڤ بەگشتی وەزائیدەن ئافرەت ڕوودەدات، من پشتیوانی خۆم لێرەوە دەردەبڕم بۆ هەموو ئافرەتانی هەرێمی کوردستان. بەداخەوە ڕۆژی جیهانی ئافرەتان کە 8 مارسە ئەو ڕۆژە دیاری کرا بۆ بەرەنگاربوون بە ڕۆژی ژن دیاری کرا و بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان. هەندێک پیرۆزبایی لەلایەن دەسەڵاتداران و هەرچی سەرۆکایەتیەکە ڕاستەی ئافرەتان کرا. طبعاً کە دیقەت بدەین ناوەڕۆکی پیرۆزباییەکان
ئەتوانم بڵێم زۆر بە بنەمایەکی وای نەبوو کە هیوا ئومێت بۆ ژن بۆ دۆزی ژن بۆ پێگەی ژن بۆ ڕۆڵی ژن بۆ توانای ژن چۆنەڵی بڕەخسێنێ بەس بە دیاریکراین پیرۆزبایەکی بێ ناوەڕۆکە پێ دوایە وەکو چۆن کە پیاوان بڵێن مناڵان بوونە قوربانی گەندەڵی ستەم و نەعادەڵەتی ئاواش ژنانی کۆمەڵگەی ئێمە بوونەتە قوربانی ئەو سیاسیانی کە ئەمڕۆ پیرۆزبایی لە ژنانەکە پێویست بوو کە حەکیم ئەو یادەی ئەمڕۆ کە بەداخەوە من ئەمڕۆ ئەوە شمودەوە پێ تێبینی بوو لای من کە نەدەبوو ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی تێدا ئەنجام بدرایە لە بەرەوەی هەر هەموو چۆنەڵی ئەندام پەرلەمانەکان هەرێکەمان لە شوێنی خۆی لە نووسنگەکانی خۆی لە شار و شارشکەکانی خۆی خەبات و چالاکیەکی خۆی هەبوو سیمیناراتی هەبوو ئەو ڕۆڵا بەرزتر بنرخاندرایە و زیاتر گرنگی پێ بدرات تەنها لە بەیانێکە ئەیش بە داواکاری خۆمان دوای لە بەرنامەی کارە زیاد کرا بەداخەوە کە دەڵێم ئەو پیرۆزبایی کە کرا لەلایەن دەسەڵاتدارانە و هەرسێ سەرۆکایەتیەکە دەبووە ناوەڕۆکێکی جەوهەری هەبووە دەبووە باسی هەر هاوکات بوو لەگەڵ یادی ڕاپەڕی نەمەزنەکە یاریمی کوردستان دەبووە ڕۆڵی ئافرەت و شەهیدانی ڕاپەڕین و پێگەی ئافرەت و قوربانیدانی ئافرەت و ئەنفال و هەموو بۆ نمونە ئازادی بەرتەسکردنەوەی ئازاتیەکان گیراوانی بادینان هەموو ئەوانە لە چوارچێوەی چۆنەڵی ئەمیادەدایە کە لە کاتێکدا تۆ باس لە یادی ئافرەت لە مافی ئافرەت دەکەی باز لە ڕۆژی ژن دەکەی ئەبینی چەند خێزان دڵیان شکێنراوە بۆ نمونە بەنمونە بیڵم ئەو گیراوانی بادنیان کە بەناڕەوە حکمێکی نادادی و قوربانیەکانی دادگان بەسەریان نەسەپێنرا ئەمە زوڵمێک نییە ستەمێک نییە لە خودی ژن و لە دۆزی ژن و لە ئافرەت و لە خێزان دەکرێت ئەتوانم بڵێن پیرۆزبایەکان هیوا ئومێدی بۆ ژن و بۆ دۆزی ژن بۆ ئافرەتیانە بوو بەڕاستی لێرەوە ئەوە بەدی دەکرێت کە جارێکی تر پێدەچی ئافرەتان پەراوێز بخرێن لە هەموو جمگەکانی کۆمەلگا وەزایی پێ دوایە هیچ بڵێن ڕۆڵی ئافرەتان کەوت ساڵاتی ڕاپەڕینش ئەوانەی کە قوربانیاندا بڵێن کە سوکاری ئەنفال کراوان کیمیاباران بڵێن ئەوانەی کە هاوسەرەکانیان لە پێناو کوردستان لە دەستدا خزمەتێکی ئەو تویان نەکراوە ینی ئەوانیش بوونەتە قوربانێکی گەورەی گەندەڵی ئەوانە هیچ ئاوڕێکیانێ نەدراوەتەوە ژنان بەعام لە کۆمەڵگەی ئێمە ئەزانی چۆنە کاکەکیم یعنی ئەم دۆزی ژن طبعا ئەوانەی کە پێدەچێت دەستیان گەیشت بێ بە دەسەڵات یا پێگەیەکی حیزبیان هەبێ لە چوارچەوەی دەسەڵاتدا پێدەچێت ئەوان بۆ نمونە سوودمەند بوو بن لە هەندێک بوارە بەڵام بەداخەوە ئەوانەی کە قوربانی زۆریان داوە ئەوانەی لە خەباتی شاخ و شاریان کردووە ئەوانەی بە خوێن ڕشن قوربانیان داوە بە ئافرەت طبعا هاوسەر لە دەست ئەیە برا لە دەست ئەیە مێر لە دەست ئەیە هەموو ئێش و ژانەکان ڕوبەڕووی خودی ژن بۆتەوە بەداخەوە ئەتوانم بڵێم لە بەڕێژەیەکی زۆر زۆر کەم لایەن لێکراوەتەوە هەم ژنە شەهید هەم کەسوکاری ئەنفال کرا و توانم بڵێم کەسوکاری کیمیابارانیش و چەند کەس بە ئازار و ناڕەحەتی چۆنەڵی بەرکەوتی کیمیایەوە دەناڵێنێ بێگومان ئەتوانم ئەوە بڵێم وەکو ماف و ئیمتیاز و گرنگیدان بە ڕۆڵ و پێگەی ئافرەت و ئاشکردنەوەیان و حساب بۆکردنیان و ڕۆڵپێدانیان بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەتوانم بڵێ وەکو پێویست نەبوو بگرە پراوێز خراون و بەدەمیشیانەوە نەبوو گرنگیشیان پێ نەدراو داواکانیشیان نهاتوە. سوپاس دەکەم دواتر کەرەم وڵای بەڕێز قۆمری خان جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادە بوونێت سەبارەت بە دۆخی ژنان دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم و سەبارەت بەو پێشێلکارانەی کە هەیە پەیوەندی چی بە چیەوەی ئەگەر پێشێلکاریەکە بێ بە دابوونەریتە بە هاوردەکردنی کللتوری بڵێن دەرەکیە بۆ هەرێمی کوردستان ینی لەبەر چاو نەگرتنی بڵێن ئیسلامە لە بەرنامەی ژیان ئەو پێشێلکاریەک ئەگەر هەبێ لە کوردستان بەرامبەر بەژان بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی و بەرنمەیەتان لێ یەکەم زۆر سوپاس دیارە ئەگەر ئێمە بین سەردێکی مێژووی لەسەر ژنان و مافی ژنان بکەین بە تایبەت لە کوردستان ئەبینین بە درێژایی مێژوو چ لە جیهان و بە تایبەت چ لە کوردستان ژنان بێبەش بوون لە مافەکانیان بەڵام ئەوەی کە قوربانی سەرەکی بووە بەردەوام لە کارە ساتەکان و لە نەهامەتیەکانی گەلی کورد سەرەکیترینی ئافرەتان بوون هەروەکو بەدرێخان ئاماژەی پێدا لە کارەساتی کیمیاباران و لە کارەساتی بەدناوی ئەنفال و لەم کارەساتی دوایی هێرشی داعش بۆ سەر کوردستان و ئەو
بارودۆخە ئاڵۆزە سیاسیەوە ئەو قەیرانە سیاسی کە ڕووی لە هەرێمی کوردستان و ناوچەکە کردووە و ئەو قەیرانەی کە بەهۆی قۆرەخکاری دەسەڵاتدارانەوە لە هەرێمی کوردستان دروستکراوە بە هەموو شێوەیەک گەورەترین و زۆرترین کاریگەری لەسەر ئافرەتان هەبووە و ئافرەتان لە بارودۆخێکی ناهەمواری ژیاندان ئێستاش دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی فرمێسکی ئافرەتانی پاشماوەی ئەنفال و کیمیاباران هەر هێشتا وشک نەبووەتەوە کە ئەبینین ئێستاش تەنها بە دروشم و تەنها لە چوارچێوەی بەیاننامە یا پیرۆزبایی ساڵ بۆ ساڵ هەشتی بارز دێتەوە و ڕۆژی جیهانی ئافرەتانە ئێمە کۆمەڵێ چالاکی جۆرا و جۆر ئەبینین و کۆمەڵێ پیرۆزبایی ئەبینین کە هیچ یەک ناگاتە ئەوەی کە بێن فرمێسکی ئافرەتێکی جەرگسووتاو و فرمێسکی دایکێکی جەرگسووتاو بسڕن و ئەو کارە ساتانەی کە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ و بە درێژایی مێژوو بەسەر گەلی کووردا هاتووە گەورەترین قوربانی لەم کارە ساتانەیە ئافرەتان بوون و ئەوەی کە ئەمڕۆژ بەسەر ئافرەتا دێت و بارودۆخەکەی زیاتر قورس کردووە ئەو قۆرەخکاری و ئەو گەندەڵیە و ئەو ناشەفافیەتەیە کە لە کوردستان هەیە و بەڕاستی کاتێک ئافرەت ڕۆژیەتی کاتێک ئافرەت مافی پێدرێت کە گەندەڵی نەبێت قۆرەخکاری نەبێت و دەسەڵات ئاوڕی جددی لە کۆمەڵگە بداتەوە و ئاوڕە جددی لە سەرجەمچین و توێژەکان بداتەوە ئەو کاتەڵین ئەوە ڕۆژی ئافرەتانە و دەسەڵات توانیوێتی شتێک بکا بۆ ئافرەتان. باشە قومری خان سەبارەت بەوەی کەوتم ئەگەر پێشیلکارێک هەبێ چەندە پەیوەندی بە هاوردەکردنی کولتوری بیانەوەیە کە نامۆیە لەگەڵ کۆمەڵگەی ئێمە لەلایەن هەندێک ڕێکخراوەوە چەندە پەیوەندی بەوەیە کە ئەو دەقانە جێبەجێ ناکرێن کە ئاینی پیرۆزی ئیسلام تێیدا مافەکانی مرۆڤ بەگشتی و مافی ئافرەتی بە تایبەتی دیاری کردووە پێ دوایە هۆکارە سەرەکیەکە چی ئەگەر پێشێلکاریەک هەبێت؟ ئەتوانم بڵێم بەداخەوە بەهۆی ئەو سیاسەتە هەڵەیەی کە ئێستا حکم ئەکا لە کوردستان و ئێستا پەیڕەو دەکرێ سەرجەم لەگەڵ سەرجەم و قەیرانانەی کە هەمانە جۆرێکی تر لە قەیران ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان و سەرجەم چین و توێژەکان و بەتایبەت ئافرەتان کردووە کە قەیرانی ڕەوشت و ئەخلاقە قەیرانی شارستانیەتی نامۆیە قەیرانی هاوردەکردنی کۆمەڵێ دیاردەی نامۆیە بە کوردستان کە هەموو ئەمانە لەسەر و هەموو قەیرانەکانەوەیە و بەڕاستی بۆتە خەمێکی گەورەی کۆمەڵگەوە بۆتە خەمێکی گەورە بۆ ئافرەتان کە ئەو بڵین ئەو شارستانیەتە هاوردەیە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم کۆمەڵگەی ئێمە یەک ناگرێتەوە بەڵکو نامۆیە بە کۆمەڵگە بۆیە بەرپرسی یەکەم و بەرپرسیارەتی گەوراکەوێتە سەرشانی دەسەڵاتداران و سەرشانی ئەو لایەنانەی کە ڕێگە خۆشکەرن و ئەو بەرپرسانەی کە ڕێگە خۆشکەرن بۆ هاتنە ناوەی ئەو دیاردە ناموانە ئەویش کە ئەبینین فەرشی سوور داخرێ بۆ ئەو ئافرەتانەی کە هەموو بەهایەک و هەموو بەهایەکی ئەخلاقی و ڕەوشتی و کۆمەڵایەتیان لەدەستداوە بۆیە ئێمە وەکو خۆمان ئەرکی سەرەکی و بەرپرسیارەتی سەرەکی خینە سەر دەسەڵات کە کار لەسەر پێچەوانەکردنی دابوونەریت و بەها ڕەسەنەکانی کۆمەلگا دەکات و ئەبەی هەڵگەڕاندوێتەوە کۆمەڵە دابوونەریت و کۆمەڵێ دیاردە ئێستا لە کوردستان سەری هەڵداوە کە سەرجەمی ئەو دیاردانن کە نامۆن بە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی موسڵمانە ئەبێ ئێستا شۆڕشێکی ئەخلاقی بەرپا ببێت دژی هەموو ئەو دیاردانەی کە بەڕاستی بە هەموو شێوەیەک ژیانی تاگ و ژیانی خێزانی و ژیانی ئاشتی کۆمەڵایەتی خستوەتە مەترسیەوە بۆیە لە سایە و سێبەری حکومڕان و دەسەڵاتێک کە خزمەت بە گەلەکەی خۆی ناکات بەڵکو بە هەموو شێوەیەک لە ڕێگەی ڕێکخراوە بیانیەکانەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنیەوە بە هەموو شێوەیەک کار لەسەرەوە کات کە ڕەوشتی تاکی کۆمەڵکە و ئەخلاقی تاکی کۆمەڵگە تێک بە واتە ئێمە ئێستا گەشتونەتە قۆناقێک گەشتونەتە مەرحەلەیەک
کە قەیرانی ئەخلاقیمان لە کوردستانە خەریکە بۆ دروست بووە بەداخەوە. باشە زۆر بە کورتی پێدوایە ئەگەر ئەو دەقانەی ئاینی پیرۆزی ئیسلام سەبارەت بە مافەکانی ئافرەت هەیە ئەگەر جێبەجێ کرابان لە کوردستانە بڵێن لە کۆمەلگایەکی مسلمان نشینە شتێک دەبوو بە ناوی پێشێلکردنی مافی ئافرەت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم دواتری ژەگرم وڵات. کاک حەکیم ئەگەر ئێمە بڵین ئەو دەقانەی کە لە قورئان و سنەتە هەیە ئەگەر مرۆڤ ئەگەر ئینسان ئەگەر کەسی باوەڕدار بێت لە ژیانی خۆیان لە حیاتی خۆیان تەطبیق و جێبەجێ بکات بە دڵنیاییەوە زۆرێک لە کێشەکان و زۆرێک بەتایبەت لە کێشە کۆمەڵایەتیەکان نابن و بەتایبەت لە کێشە خێزانیەکان چونکە خۆی پەروەردگار بە ئاەتی قورئان لە ئاەتی 19 سوورەتی نیسا دەفەرمێ وعاشروهن بالمعروف واتە بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکەن و پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ دەفەرمێ ئستەوصوا بالنساء خەیرا واتە بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکەن و نمونەی بەخۆی ئەهێنێتەوە کە باشترین مامەڵە و ڕەفتاری هەیە لەگەڵ خێزانەکانیدا لەگەڵ ئافرەتانە بۆیە بە دڵنیایی ئەگەر بین دەقەکان بخەینە بواری عەمەلی بخەینە بواری کردداری ئێمە دوور ئەکەوینەوە لە زۆربەی کێشەکان و لە زۆربەی گرفتە کۆمەڵایەتی و خێزانی و پەروەردەییەکان بەڵام بەداخەوە هەروە گوتم ئێستا بە بەرنامە و بە پلان کار لەسەرەوە دەکرێت کە ئاینی پیرۆزی ئیسلام کاری پێ ناکرێەوە کەمتر کاری پێ دەکرێەوە کەمتر ئیشی لەسەرەکرێت کە بڵاوە بکات و خەڵک بە عەمەلی ئیشی پێ بکات. سوپاس دەکەم بەدری خەمگرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە هاوردەکردنی کللتوری بڵێن بیانی بۆ کۆمەڵگەی ئێمە چەندە بڵێن وای کردووە کە تونتیژی زیاد بکرێ یاخود بەشێکیش لە ڕێکخراوەکانی ژنان لە بری ڕۆڵی باش ڕۆڵی خراپ ناگێرن وەکەوەی کەم کللتورە هاوردە بکەن وەکەوەی کە ژن و پیا بکەن بە دژمنی یەکتر. ئەزانانی چی کاک حەکیم هێنانی کللتوری دەرەوە بۆ ناو کۆمەڵگەی کوردی ڕەسەن کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ڕەسەنە کۆمەڵگەیەکی خاوەن ڕەوشتە کۆمەڵگەیەکی خاوەن ئەخلاق و پێگەیەکی قورس و گرانی هەیە بەداخەوە ئەو دەستە چۆنەڵی خراپەی کە هاوردەی کەسانی خراپ دەکا بۆ هەرێمی کوردستان بۆ تێکدانی کۆمەلگا بۆ تێکدانی شیرازەی خێزان بۆ تێکدانی تاک بە تاکی کۆمەلگامە بەڕاستی وای کردووە خەریکە ئەم حاڵەتە لە حاڵەتەوە بێتە دیاردە و چۆنەڵی لە قوپۆ بەناو خێزانەکانی کوردیدا دروست دەکە ئەتوانمەوە بڵێن بڵێ بەڕاستی ڕێکخراوەکان چۆنەڵی ئەوانیش من لەگەڵ دەستخۆشیم باید بەوین سڵافەی بڵم بۆ جوود و مادووبوونی تەوعیەکردنیان بەشێکیان جوود و مادووبوونی پێگەیشتنی ئافرەتان گەیاندنیان بە پلەی خۆیان و ناسینیان بە ڕۆڵ و ئیمتیاز و مافەکانی خۆیان بەڵام بەداخەوە هەندێک ڕێکخراوی تر ڕۆڵی خراپ دەبینن لە ڕۆڵی کارابوونیان کە هێنانی ڕەوشت و ئاداب و عادات و تەقالیدی دەرەوە بۆ بە تەکید دەما چۆنەڵی بەڕاستی تەسیرێکی زۆر سلبی لەسەر تاک بە تاکی کۆمەلگا لەسەر خێزانەکان لەسەر خودی ئافرەت دروست کردووە ڕێکخراوە ژنانیەکان هەندێک دەستەواژە بەکارهێنن بەرامبەر بە کولتوری کۆمەلگا بەرامبەر بە عرف و عادات ئەوە باگراوەندە دینیەکەی ولایەن ئاینیەکەی بەشێکە و عرف و عاداتەکە خۆ بەپێی ڕێی هەندێک فوقەها بۆ من عرف جاری وایە واجبە بێ هەندێک عرف کە لە ناو کۆمەلگەدا زاڵ بوو بە پێی هەندێک ڕێی عولەماکان واجبێ بێ بەڵام ئەمان دێن ئەیانەوێ لە ئەساسەوە ڕەوشت و دابوونەریتی کۆمەلگا بشێوێنن عادات و تەقالیدی ئەوروپا ئەهێنن بۆ نمونە جارێ ئەم بابەتی کە لە ناو کۆمەلگەی ئێمەدا خەریکە پەرە ئەسەنێ بابەتی هەوڕەگەزبازی بابەتی جێندەری بۆ نمونە لەگەڵ ڕێز و تەقدیری زۆرم وتوان بۆ ئەو ڕێکخراوانەی کە ڕۆڵ ئەبینن بۆ چاکی خێزانەکان و پەروەردەی ژن و دۆزی ژن بەڵام دێن لێرەدا ئەم بابەتی جێندەریە بەرتەسک ئەکەنەوە ئەگەر بێت و وێنایەکی وشێ جێندەری بکەی بۆ نمونە یەکسانی یا بۆ نمونە جیاکاری ڕەگەزی هەر شتێک لەم بابەتانە ئەمە لێرەدا پێ ئەچێ لە کۆمەلگەی ئێمەدا لە کۆمەلگەیەکی ئیسلامی مسلماندا لە کۆمەلگەیەکی کوردیدا ئەو حاڵەتەی کە لە دەرەوەی وڵات و ڕۆژئاوادا هەیە لێرە بۆ تۆ دەستەبەر نەبێ لێرەدا کە باز لە جیاکاری ڕەگەزی دەکەی وەرە تۆ هاتووی عادات و تەقالید و ڕۆژئاوا
مساوات هێناوە ئەگەر بێت و ئیمتیاز و مافی ئافرەتانی ئەوروپا لەگەڵ ئافرەتانی ئێرەدا ڕۆژئاوان لەگەڵ ڕۆژهەڵاتە بەراورد بکەیت ئەرستا ئاسمانی فەرقە لە ڕووی ماف و ئەرک و هیلاکی و ماندوێتی و گرنگی پێنەدانی ئەوان ئافرەتانی ئەوروپا بەناوی ڕۆڵبینین بەناوی جێندەری بەناوی مافی ئافرەت شەکەتماندوو چۆنەڵی قوربانی دەر ڕەنجێکی زۆر ئەبینن ڕۆژ شەو نەخۆنی ئاگایان لە بنەمای خێزانداریان ئاگان لە ئیداریاتی خێزانە ناگان لە پەروەردەی تاک و خێزان و مناڵە ناگان لە حقوقی هاوسەرایەتیە بەجارێکە ینی هەڵوەشانەبەیەکی زۆر و داڕمانێکی زۆر لە دەرەوەی لە ئەوروپادا ئەیانەوێ ئەو داڕمانە خێزانیە لە خێزانی کوردیدا دەستەبەر بکەن بەس بۆ چێندێکیان ئێستا ڕێکخراوە هەیە لەسەر هاوڕەگەز بازی ژێش بە هەیە ئەو ڕێکخراوانە بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی شەخەریکە سەر هەڵەدا خۆشبەختانە ئێمە وەک فراکسیۆن ئێستا لە سەرخەتی داعاشمان لەسەر سکاڵاشمان تۆمار کردو و لە هەڵی ئەوەشدان کە ئینشاڵڵا ئەو بابەتە بە جۆرێک لە جۆرەکان ناڵم بنەبڕ هەتا بۆمان بکرێت توانی ئینشاڵڵا ببینە بەربەست بۆ چەندێک ڕێکخراو کار لەسەرەوە بکەن یان خۆڕاگەیاندن پێیان وا بێ ئەگەر ئافرەت خۆی ڕوت بکاتەوە پێشکەوتنە ئەگەر ببێ بە دوژمنی مێردەکەی و یاخود بێکەوە نازانم بەوەی پرسی ئەو کۆمەڵە کار بکاتیان بێکەوە نەگونجێن پێشکەوتنە ئەم کارکردنە لە پێناو چییە بڵێن خەلە لە گەورەکە ئەلێرەدایە دەستێکی ژەهراوی ئەوروپا ئەوێ بێ لێرە ئافرەتانی ئێمە بەو دەردەبەرێ کە بەدەر لە باگراوەندە دینیەکەی و لایەنە ڕەبانیەکەی لایەنە ئیجتیماعیەکەشی چۆنەڵی بەجارێکە ئیبادە و وێران بکە ئێمە بە پێی ئەزمموی کارکردنمانەوە من تقریبا 11 ساڵ ڕێکخراوێکم هەبوو ڕێکخراوی سایە خێزان بۆ چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان بەکەوتنمانە بوو لەگەڵ تۆڕی ڕێکخراوە ژنانیەکان ینی ئەم حاڵەتانە هەمووی بەیەکەوە چۆنەڵی دەردە شەمانە کرد ئەو ڕوئایی کە لە ناو هەندێک ڕێکخراوە بەداخەوە لەگە ڕێزمە دروست بووە چۆنەڵی ڕژبینیەکی زۆرە بەرامبەر بە تاکی کورد بەرامبەر بە کۆمەڵگەی کوردی بەرامبەر بە تاکی مسلمان بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان هەموو ئەو بابەتە گەڕنەوە بۆ ئاین خەتا و زوڵم و ستەم و بێڕێزی سەیکردنی ئافرەت و احترام بۆ نمونە حسابۆنەکردنی ئافرەت و چەسانەوەی ئافرەت و هەر شتێک لەمانە ئەوان ئازادی ڕەها بەس تەنها لە بابەتە بێبەرگی و بێجلی و ڕەنج و ماندووبوون و هەندێک بابەتە ئابینەوە کە من نەک بە مافی نابینم بە چەوسانەوەیەکی زۆری ئەبینم بەداخە ئەوان لەبەر ئەوەی شارەزایەکی وانە لە ئاینی پیرۆزی ئیسلام دێن ئەم بابەتە چۆنەڵی ڕاستەوخۆ ئەیخەنە ئەستۆی ئیسلام بخوای پەروەردگار لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە 2442 ساڵەوە ئەوان پێدەچێت لە ساڵێکا یەک ڕۆژ باسی ئافرەت ڕۆژی ئافرەت بکەن بەڵام خوای پەروەردگار لەسەر ڕۆحەوە بەقاتی ئاسمانەوە پێشەوایەکی بۆ ئێمە نارکە پێغەمبەری ئازیز و خۆشەویست عەلەیهی سەڵام 1442 ساڵ باز لە مافی ئافرەت لە ئیمتیازی ئافرەت لە پێگەی ئافرەت لە حقوقی ئافرەت لە پاراستنی ئافرەت لە شکۆی ئافرەت لە میراتی ئافرەت لە هەموو ئەوانە کردووە وەرە ئاشنا بە معنی تۆ مەکەوە جەنگ مەکەوە بەربەرەکانێ مەکەوە دژ ینی کارێک مەکە بۆ نمونە کە بەجارێکە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و مسلمانان و زایەنانی ئاینی و خێزان ڕستەکانی کورد لە خۆت بتۆرێنی ئەگەر تۆتەوێ پێگەی ئافرەت لێرەدا بە قوتکەی بە شەڕە جەنگ و بە بەربەرەکانێکردن و بە سەنگرد لێگرتن نابێ بەداخە ئەوان ئەو ئۆباڵە ئەخەنە ئەستۆی ئیسلام بەڵام وەرە تۆ بەس ئەوەنە لە بەها گەورەکانی ئیسلام شارەزا بە بزانە خوای پەروەردگار لە سوورەتی وەکو خاتە قومری باسی کرد النساء المجادلة سوورەتی نور چەندین ئاەتی تری قورئانی کە باز لە ئیمتیاز و پێگەی ئافرەت و ڕۆڵی ئافرەت و پلێپای ئافرەت و پاداشتی ئافرەت دەکاوە پێغەمبەر ئەکرەم سیرا ئەگەر بێی سەیری ناوەڕۆکی ئیسلام و جەوهەری ئیسلام و جوانی ئیسلام کەی چۆن ئافرەتی شکۆدار شکۆمن کرد و پاراستنی چۆنەڵی باسی پاراستن و حقوق و ئیمتیازی کرد بەڵام بەداخەوە ڕەشبینیەک لەناو ئەم ڕێکخراوە ژنانیانە دروست بووە ینی ئافرەتێکی باڵاپۆش دەبین وا دەزان کۆت و بەندی زنجیرێک و مافی پێشێل کراوە لە کاتێکدا نازانێ ئەو گەیشتۆتە ئازادی ڕەها
نازانێ و گەیشتۆتە خۆدۆزینەوە نازانێ و گەیشتۆتە لووتکەی قەناعەت نازانێ و گەیشتۆتە ئەوەی کە ئافرەتێکە هەموو کۆسپول لەمپەرەکانی تێپەڕاندووە و گەیشتۆتە پێگە و پلێ و پای خۆی لە چاوەڕێی ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی ڕێکخراوە ژنانەکان زۆرێکیان ڕۆڵی خراپ دەبینن بۆ تێکدانی ژینگە و هەڵۆشانەوەی خێزان و تاکەکانی خێزان و هەڵۆشانەوەی بەڕاستی ژن و مێر زۆربوونی ڕێژەی تەلاق و سەنگەر لە یەکگرتن بە ناوی جێندەرەوە. سپاس دەکەم. خومێری خام گەرم و لای بەڕێزت ڕەنگە خەڵک بڵێ ئەی ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان چییە؟ ئەوە تا بۆ نمونە کۆمەڵی خەڵک ئێستا پەریان پێدرێ بە ناوی مۆدل کە بەشێک لەلایەن کۆمەڵی خەڵکەوە ئیستیغلال دەکرێن بازرگانی بڵین بەدەستیان و دەکەی بەشێکیان بڵین ئەی بڵێن ڕەنگە چاولێکەری شەبێ لە ئاسێرزەکاران بۆەوەی وەکو ئەوان لاسایان بکەنەوە ئەی ڕۆڵی ئێوەکو ڕێکخراوە ئیسلامیەکان چییە؟ ڕەنگە بڵێن ئێستا خێزانی کوردی لە بەردەم هەڵۆشانەوەدایی ڕۆڵی ئێوە چییە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوە ئیسلامیەکان و بەتایبەت وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەردەوام لە چەند بوارە کارمان کردووە. یەکەم لە پێگەیاندنی ئافرەتان بۆ پێگەی سیاسی لە بەشداری کارا هەبێت لە بواری سیاسیدا لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان. پاشان ئافرەتمان پێگەیشتووە لە بواری کاری پەرلەمانی کاری کردووە و گەشەمان بە توانەکانی ئافرەتان داوە بۆ ئەوەی بتوانن لە پەرلەمانە کە مەرجەعی یاسادانانە کار بکە. لە ئەنجومەنەکانی جێبەجێکردنە ئێمە ئافرەتمان هەیە و ئەتوانێت بە هەموو شێوەیەک پارێزگاری لە خۆی بکە. لە پاڵ ئەمانەدا ئێمە کاری خێرخوازیمان هەیە کە بەردەوام بەدەمەوەی هەژاران و نەداران و هەتیوانەوەیە و بەردەوام خزمەت بەو توێژەی کۆمەلگە دەکا کە بەڕاستی فەرامۆش کراون و ئاوڕی جدیان لێ نادرێتەوە. و ڕێکخراوی ئێمە لە بواری کاری خۆبەخشیە بەردەوام کاتێک لە شوێنێک کۆمەڵی ئافرەتمان هەبووە لێ قەوما و بووە ئاوارە بووە تووشی کارەسات بووە ئێمە لە ڕیزی پێشەوە بووین و بەدەم ئەو ئافرەتانەوە باشە بەس وەکو پەروەردەی خێزانی بڵێن خەڵک کەواتە لە بواری پێکێنانی خێزان و ئاسانکاری بۆ پێکێنانی خێزان ئێمە توانیمانە بەڕاستی هۆشیاری ئەوە بڵاو بکەینەوە لە بینی کچانی گەنجەوە لە بینی لاوانە بۆ ئەوەی بە ئاسانی و بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکرێن و بچنە ژیانی خێزانیەوە لەگەڵەوەی ڕێکخراوە خێرخوازیەکانی ئێمە توانیویانە هەندێک جار زەواجی بە کۆمەڵ ڕێک بخەن بۆ ئاسانکاری بکەن بۆ زەواجی گەنجان و ئێمە لە پەروەردە و پێگەیاندنە سوپاس بۆخوا ڕۆڵێکی بەرچاومان هەیە و بەردەوام لە خەمی ئەوەداین کە دەستگا پەروەردەییەکانمان زیاتر و زیاتر برەو پێ بدەین و لە ماڵی ئێمە و لە سنتەرەکانی ئێمە بەردەوام دەرسی پەروەردەیی و دەرسی پێگەیاندن بە مناڵان و بە کچان و بە گەنجانە درێ لەگەڵ هۆشیارکردنەوەی ئافرەتان بە مافە شەرعیەکانیان مافەڕەواکانی خۆیان واتە ئێمە کار لەسەرەوەکەین کە بە ئاڕاستەیەکی تەندروست تاک پێ بگات و ئافرەت ئاشنا بێت بە خۆی بناسێ مافەکانی بناسێ و لە ڕێگەی ناساندنی خۆیەوە پەروەردگاری بناسێت و بتوانێت ممارەسەی ژیانێکی تەندروست بکات. ئێمە هەر کاتێکیش لە ڕێکخراوەکانی تر لە بابەتێکە کاتێکە ویستویانە هێزێکی فشار بن بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ ڕوبەڕووبوونەوەی ناعەدالەتی و لە سەرجەم ئەو ناڕەزایەتیانەی کە بەرامبەر بە گەندەڵی و ناعەدالەتی بۆ ئێمە بەشداری کارامان هەبووە وەکو هێزێکی فشار و بەردەوامی شەبین لەو ئامانجانەی خۆمان و بەردەوامی شەبین لە ڕیزی جەماوەر و لە بەرەی جەماوەرە بین و لە بەرەی خەڵکە بین و دژی هەر جۆرە قۆرەخکاریەک بۆ و دژی هەر جۆرە قۆرەخکاریەکی ئافرەتانە بین بۆ مەرامە سیاسی و بازرگانیەکان ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی هەر کار و کردەوەیەکەکەین هەر دروشم و شیعارێکەکەین کە بە ناوی جیاوازەوە ئافرەت بکاتە کاڵا بۆ بەگە ئامانجگەیاندنی ئەوەی مەرامەکانی خۆیان بۆیە ڕێکخراوەکە ئیسلامیەکان و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەردەوام
بەو ئامانجەوە هەنگاوی ناوە کە بتوانێت ئاراستەکەرێکی باشی کۆمەڵگە و ئافرەتان بێت لە ساحەکەیە. سوپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دواتە گرینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. گەرتەوێت باشترین براندە گیانیەکان دەست بخەیت بۆ خۆت و ئازیزانت. ناونیشان سلێمانی بازاری گەورەی مۆبایل پشت بازاری جیاوازەکە. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازارەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە میە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆتۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بەدرخامکردنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە چەندە ئەوەی کە لە پەروەردەی خێزانی شکستمان هێناوە بڵین بەعام لە کوردستانە لە ڕووی مەنهەجی خوێندنەوە هەتا لە پەروەردەی خێزانیش بۆ بەهۆی کە بەها ڕەوشتەکان کاڵ ببنەوە خێزان بەرەو لێک هەڵۆشاندن بڕوە یاخود ئەو شەپۆلەی کە کاری لەسەر دەکرێت بۆ تێکدانی بەها ڕەوشتەکان ئامانجەکەی خۆی بپێکێ. بەداخەوە من بە ئام قساکەم
کۆمەڵگەی کوردی کە من باسم لە پێشە لە ڕسەنایەتی کۆمەڵگەی کوردی کرد بەداخەوە ئێمە تەمە نامانە کرد کۆمەڵگەی کوردی هەمیشا کە کۆمەلگای تر کە پتە و بەهێز بوو بنەمایەکی دامەزراوی هەبوو خاوەن ڕسەنایەتێکی باش بوو کۆمەڵێک گەنجی بوێر و ئازا و چاو نەترسی و خاوەن بڕوانام و پێگەیشت و تێگەیشتووی هەبوو ئەو کۆمەلگایە بەرە و سەرکەوتن و پێشکەوتنە ڕوا بەڵام لێرەوە بەداخەوە دێن لە جمگە ڕێیسیەکەەوە دەست پێ دەکەن کە بە هاو ڕەوشی گەنج کرمۆڵ و داڕوخا و ڕزیوەکەن دێن بە جۆرێک لە جۆرەکان گەنج مدمینەکەن بە بابەتە ڕەوشتیەکانەوە بە بابەتی سێکسەوە بە بابەتی غەریزیەوە بە هەندێک بابەتی تیجاری و بابەتی مادی و بابەتی مۆدیلکاری بۆیە ئەمە هۆکارێکە بۆی ینی یەکەم پێدان بۆ ڕێژراوی شلان دەسەڵاتەوە بۆی کە خۆیان لە حکومڕانی بمێنەوە خەڵک سەرقالک کێشە خێزانی و کۆمەڵایەتەکانی خۆی گەنجیان مدمین کرە بە کۆمەڵێک بابەتی لاوەکیەوە کە نەپەرژێتە سەر سیاست نەپەرژێتە سەر حکومڕانی دەسەڵات گەندەڵکاری زوڵم ستەم بەهای خوێندن بەهای تەندروستی بەهای کۆمەڵایەتی هەموو بەها بەرزەکان لە قەیراندان بەداخەوە مەترسێکی گەورەیە بۆیە کە جەنابەت باز لە خێزان دەکەی جارێ هاتوون لە پێگەی گەنجەوە دەستیان پێکردو چۆن گەنجەکان چۆنەڵێ ڕەوشی ئەخلاقیان لێداماڵن چۆن مدمینیان کەن بابەت بۆ ئێستا گەنجەکانمان زۆربەی هەرە زۆریان ئێستا گیرمان خواردووە لە من یەکێکم لە بڕیادەتی لیژنەی مافی مرۆڤ چۆن گیرم خوارە بەدەست ئەو خێزانە هەژار و نەدار و داماوە ئەو دایکە جەرگ سوتا و جەرگەڵ قرچاوانەی کە زۆربەی گەنجەکانمان ئێستا لە زیندانەکانن 5,000 بۆ 6,000 گەنج لە سوچی زیندانەکانن مدمنن بە موادی مخدر ئەمە لە چیەوە سەری هەڵدا چ دەستێکی پێگەی کام تاجیرە فێری کردن لە چیەوە عنی ئەم گەنجانە پەلیان بۆ ئەم بابەتە هاویش ئایا دەسەڵات بەرپرز نییە لە ئاستی داڕمانی ڕەوشی کۆمەلگا ئایا دەسەڵات بەرپرز نییە لەوەی بەهەلی بۆ گەنج و بۆ توانای گەنج و بۆ خوێندنی گەنج و بۆ بەڕاستی پێگەیشتنی گەنج و پێگەی گەنج نەهێشتۆتەوە گەنج بێ هیوا کراوە گەنج هیچ ئەرزشێکی نەماوە گەنج منافەسەی خوێندنەکە تەنانەت خوێندنیش لە هەرێمی کوردستان ئاوایلی هاتووە منافەسە لە بابەتی خوێندنە نەمێنێەوە فەرمو لە 2014 تا ئێستا سەکەمەکەی هەرێمی کوردستان کە دەرچووی زانکۆپیماکان هاوارەکەن چەند کەس بە نایاسایی زیاد لەم چەند ڕۆژەی دوای زیاد لە 200-300 کەس بە ناسایی دامەزرێنراون پێ دەچێت بڕوانامەکان هەم پلەی بڕوانامەیان هەم زوڵمێکی گەورەیە لە یەکەم و دووەمەکانی هەرێمی کوردستان دەکرێت بە تەزویر بە تەسکی حیزبی بە جۆرێک لە جۆرەکان تعین بوون و گەنج بێئەرزشەکرێ و پێگەی گەنج لە داڕوخاندا ئەوە خێزانەکانیش کاک حەکیم کە باسیەکەی خێزانی ناو ئیسلامیەکان ئەتوانم ئەوە بڵێم لە قیمەی بەختەوەریدان ئەبێ سپاسی خوا بکەین ئێمە دیراسەمان کردووە ئەو توێژینەوانەی کە کراون لە ناو حیزبە ئیسلامیەکانە ناو خێزانی ئیسلامی لە ناو تاکی ئیسلامی کەمترین کێشە و کەمترین بەرکەوتن هەیە لە بینی ژنومێرد و داڕوخانی بەهای ئەخلاقی لە ناو کوڕ و کچەکانی ئیسلامیەکانە بەڵام بەداخەوە من کاتێک کۆمەلگا بە ڕەوشتەکانە لە کۆمەلگادا هاڕە دەکات بە هی خۆمی دەزانم بە هەموو غەمم بۆ هەموو تاکەی کۆمەلگا ئەو عرف و عادەت و تەقالیدەی کە بەڕاستی دەسەڵات هێناویەتی مەسئولان و کەسانی بەرپرس هێناویانە چۆنەڵی تەپ و تۆزەکەی بەر هەموو تاکێکی خێزان و بەرامبەر تاکی مسلمانیش دەکرێت من بەرپرسم پێشک دێ بەرپرسی باڵای ئەم هەرێم پێشک دێ کە بە پۆل خەڵکی بەدڕەوشت و خراپەکار و لەش فرۆژە هێنێ ئاراستەی چۆنەڵی وتێلەکان و میوانخانەکانی دەکاکە پیاوەکانی ئێمە و براکانی ئێمە و هاوسەرەکانی ئێمە و گەنجی ئەم وڵاتی ئێمە پێسەرگردان و چۆنەڵی پێ خراپ دواتر دەگرم وڵای لەسەر مەسەلەی بازرگانیکردنەکە قومری خام کەرە بۆ لای بەڕێزت سەبارەت بە کەناڵەکانی ڕاگەاندن بەشێک لە کەناڵەکانی ڕاگەاند کە لەندە سەڵاتەوە پشگیری دەکەن بدوای ڕۆڵێکی خراپ دەبینن لەوەی کە دوژمن و پیاو بکەن بە بڵێن ژن و پیاو بکەن بە دوژمنی یەکتری ناپاکی هاوسەری زیاد بکرێ خێزانەکان لەبەر یەک هەڵبوەشێنەوە بەڵێ دیارە کەناڵەکانی ڕاگەیاندن و سیاسەتی پشت کەناڵەکانی ڕاگەیاندن زیاتر لە خزمەتی ئەوەیە یەکەم کولتوری بێگانە هاوردە بکات و عرف و عاداتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواری تێک بدات بەها ئەخلاق و ڕەوشتیەکان نەهێڵێت
پەروەردەی ڕەسەنی خێزانی تێک بدا حتا کەناڵمان هەیە هەندێک دیاردە بڵاوە پێ دەکات کە ئەتوانین بڵین ئیش لەسەر ئەوە دەکات کە دابوو نەریتی ڕەسەن هەندێ بەهای ڕەسەنی کوردەواری بەهای ڕەسەنی ئەخلاقی و بەها مرۆییەکان ئەخاتە مەترسیەوە هەموو ئەمانە ئەتوانم بڵێم هەموو تیغێکی ژەهراوین بۆ کۆمەڵگەی کوردەواری و هەموو تیغێکی ژەهراوین بۆ خێزانەکان کە ڕەوشتی خێزان و ئەخلاقی خێزان کراوەتە ئامانج کە ئەمە بەڕاستی لە ئەساسە زۆر خەتەرناک و ترسناکە کۆمەڵێ دراما و ئەفلام ئەهێنە سەر شاشەکان بە بێ سانسۆر بڵاوی ئەکەنەوە کە ئەمە خۆی لە خۆیدا کە ئێمە بەتایبەت کە سەیریشی ئەەکەی وێنایەکی زۆر زۆر ناشرین لە ژن پیشانە درێت لە خیانەت لە درۆ لە فێڵ و تەڵەکە یعنی ئەوەی کە دەبوو ئافرەتی کورد دەبوو ئافرەتی کۆمەڵگەی کوردەواری هەر بە هەموو شێوەیەک منعی بکات کە لە ماڵەکەیە کە لە خێزانەکەیە ئەو درامایانە پیشان بدرێت و سیر بکرێ چونکە ئەوەی کە بەهای ئەخلاقی بێ ئەوەی کە بەهای مرۆیی بێ لە ئافرەتا پیشان نادرێ بەداخەوە هەندێک مۆدێلاتیش لەو کەناڵانەوە نمایشەکرێ و ڕەواجی پێدەدرێ هەندێ حتا گفتوگۆ و حیوار تەنانەت ڕیکلامەکانیش هەمووی دژە بەهان و هەموو دژە کۆمەڵگەن کە بەڕاستی ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەوە دەکەین تەنانەت کەمپینیشمان ڕاگەیاندووە بۆ ڕاگررتنی ئەو کەناڵانە بەڵام دیارە سیاسەتێکی بەرژەوەندخواز و پاوانخواز لە پشتی ئەو کەناڵانەوەیە کە نایەوێت کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ئاین پەروەر و بە ئەخلاق و ڕەوشتی ئاینی برەو بە خۆی بدات نایەوێت کۆمەڵگەیەکی مرۆیی بێت و بەڵکو سیرەکەی هەندێ دیاردە ڕەواج پێدەدات هەندێک دیاردە کاری لەسەرەکات و هەندێک دیاردە زەقەکاتەوە کە بە هەموو شێوەیەک دژی بەها مرۆی و دژی بەها ئەخلاقیەکانە بۆیە لە ڕاستیە ئەگەر تەنانەت دەسەڵاتیش لە خەمی چاکردنی ئەو ڕەوتەیانە بێت پێویستە تاکی کورد پێویستە خێزانی کورد خۆی خەم لە پەروەردە و داهاتووی خۆی و خێزانەکەی و بناڵەکەی و داهاتوی کۆمەڵگە بخوات و سنوورێک بۆ ئەو کەناڵانەوە بۆ ئەو پەخشی کەناڵانە دابنێت باشە بە زۆر کۆی کەوتت بەشێک لە کەناڵەکان مەسەڵەن کۆمەڵی خەڵک بەناوی مۆدێل و ئەوانە بەیاخ پێدەدەن و زۆر جار ئیستیغلالیش دەکرێن و وەکو بازرگانیکردن بە ئافرەت دەیبینی بەڕێز کە هیچ بەهرەیەکیان نییە بەڵام وایان لێ دەکەن کەوانە ئەستێرەن بۆی خەڵکی تر سەیریان بکات ئەمە جۆرێکیشە لە پێتوایە لە بازرگانیکردن بە خودی ئافرەتانەوە بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ یەکەم بازرگانیکردنە بە ئافرەتانەوە دوو هەمەنیش نایەن نمونەیەکی جوانی ئافرەتی ڕێک و پێکی محەجەبەی سەرکەوتوو پیشانی خەڵک بن کاکە نمونەیەکی جوانی لە ئافرەتی زانستخواست کە لە بواری زانستی و ئەکادیمیە سەرکەوت و پێشکەوتووە پیشان بدەن بۆیە خودی ئەو مۆدێلانەش نەک خۆیان ژیانیان تێکچووە ژیانی تاکی و خێزانیان تێکچووە هەندێکیان هەر ژیانی خێزانیشیان نییە تا ماوەیە کەرۆکو ئەوروپای لێ هاتووە وەکو کاڵایەکیان لێ هاتووە تا ماوەیەک بەکاریان نەهێنن دوایی کسپایرە بنەوە بێ بچنە لاوە بۆیە هۆشیاری کۆمەڵایەتی و هۆشیاری کۆمەڵگە ئەبێ بەرز بکرێتەوە کە بەڕاستی ڕەواج بەوانە نەدەن سیرەکەی جاری وا هەیە خۆشیان باس لەوە دەکەن نیشانی ئەدەن کە ئەو کارانە بۆ پەیداکردنی پارەوە بۆ پیاکردنیکەن کە بەداخەوە ئەمە گەورەترین تاوانەوە گەورەترین هەڵەیە کە بەرامبەر بە ئافرەتانەکرێ و تەنانەت بەرامبەر بەو مۆدیلانە شەکرێ کە ئەمە هەندێکیان فەرهەنگە سەقەتەکەیان لە دەرەوە هێناوە و هاوردەیە ئەوە هیچ کاتێک ئەوە شتێکی خۆماڵی نییە بەڵکو ئەوە هەندێک تەسەڕوفات و ئاکار و ڕەوشتی هاوردە و نامۆیە بە کۆمەڵگەی کوردەواری باش بزانن
کە خۆیان و داهاتووی خۆیان زۆر لە مەترسیدایە. باڵێ سوپاس دەکەم بەدرخان کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بۆی کە بەڕێزت لە پەرلەمانیشی لە لیژنەکەی خۆتان بەدوات چونتان بۆ کردو کێستا باز لەوەکەی کە بازرگانی کردن بە ئافرەتان لە دەرەوە لە شوێنەکانی تر دەهێنرێن بە ناوی شوێنی مەساج و نازانم وتێلی پێنج ئەستێرەوتن بنی کاری بازرگانیان پێوە دەکرێت ئەم حاڵەتە هەیە و ئێوە بەراچوتان بۆ کردووە؟ من وەکو شخصی خۆم بازەکەم وە لە لیژنە شاهر تەبعاان خستومەتە ڕوو و یاداشتی شەماراسی سەرۆکایەتی کردووە و کردومانە تا پلانی 6 مانگەشمان لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت بەڵێ و بابەتەواریدا بەداخەوە دەستێکی باڵا هەیە کە ئافرەتان هاورداکە لە کۆمپانیەکانی شەبارزانی ئەوە هەرواریدا بەدەر لە کۆمپانیەکانی پرۆژە و کۆمپانیای خزمەتگوزاری و هەر شتێک لەم بابەتانە کۆمپانیای تایبەت هەیە بە هاوردەکردنی ئافرەتانی بەدڕەوشت ئافرەتانی لەشفرۆش و ئەو یانانی کە بۆ نمونە ڕەواجیان پێدرێت لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەوانیش بۆ نمونە سەریان لە کار بەدەستێک دەرەچێت لە بەدەسەڵاتدارێک دەرەچێت کە پشکیان بەیەکەوە هەیە ئەمەش لێرەدا بەها خێزانیەکان ئەڕوخێنێ یانی مەساجایانی لەشفرۆشیە میوانخانەکانە بۆ نمونە هەر شتێک بە ناونیشانێک لەم بابەتە بەڵێ لە هەرێمی کوردستانە بوونی هەیە ئێمە وەک لیژنە ئەگەر بەڕاستی کە ناومان ناوە لیژنەکەمان ناوی داکۆکیکردن لە مافی ئافرەتە دەبێ بەرەنگاری ئەم بابەتە ببینەوە وەرە تۆ وەکو داکۆکی کارێک دیفاع لە دۆزی ژن لە ڕەوشتی ژن لە بەهای ژن لە ئەخلاقیاتی ژن لە شکۆی ژن لە کەرامەتی ژن بکە مەیە لێرەدا ئەگەر ئافرەتێکی تریش کە هاوڕەگەزی خۆتە بۆ نمونە کە باسی لێرەدا ئیمتیاز و باسی بابەتی جێندەریەکەی وەرە شکۆی ئافرەت بپارێز نەک بێ ئافرەتانی بێگانە هەر جارە بە ناونیشانێکەوە هاوردەی وڵاتەکەی خۆتکەی چۆنڵی بیکەیتە بەکتریا و ڤایرۆسێک داخل بە خێزانەکانی تاکی کوردی بکەیت. زۆر بە کوردێک پامێکت ما بدەبێت چی بکرێ بۆی کە هیچی ترسوکاتی بە ئافرەت نەکرد لە کەناڵ ڕاگان وەکو بازرگانی وەکو یانەکانی لەش فرۆشی ڕێز لە ئافرەت بگیرێت دەبێت چی بکرێت بە کورد ئافرەتانە بێ بۆ خۆیان بدۆزنەوە خۆیانە بێ ئاگاداری ئەوە بن بەکارە هێندرێن ئافرەت لەوە گەورەترە ڕیکلامی بازرگانی پێ بکرێت ئافرەت لەوە گەورەترە بکرێتە سەر سابوون و تایتێک و بابەتێکی ڕیکلامی ئافرەت لەوە گەورەترە ئەرزی جلوبەرگی پێ بکرێ و لە جاری وا پێچوانە دەرەچێت لەبری جلوبەرگ جەستەی ئەرزەکات و سەر لە شتی ترەوە دەرەکات ئافرەت دەبێ بەڕاستی کەرامەت و بەها و گەورەی خۆی بپارێزێ وەکو ئیسلام دەیەوێت شکۆی بپارێزێ و حرمەت و ڕێز و شکۆ بۆ ئافرەت بگێڕێتەوە بەداخەوە ئافرەت خۆی بەدەستی خۆی چۆنەڵی وا دەکا خۆی بێ ئەرزشکا و لە بەکارهێنانی دەستی دەرەکی و وەزائیدەن تەئسیری دەرەوە بۆ سەر ڕێکخراوە ئافرەتەکان ومێد دەکەم ڕێکخراوە ژنانەکانیش بە تێر و تەواوی بزانن خەلەلەکانی ناو کۆمەڵگەی کوردی چییە و ئەوان هۆکارن بەشێکیان هۆکارن بۆی عنی خەلەل دروست بێ بەرامبەر بەژن بەرامبەر بە چۆنەڵی قورسیەت و مەکانەتیان. سپاس دەکەم قومریخانی خولەکیش بۆ بەڕێز کاتم نەماوە سپاس دەکەم. بەڵ من ئەڵێم بابەتی ئافرەت و ماف و ئازادیەک بابەتی ئافرەت و ماف و ئازادیەکانی کۆت و زنجیرێکە کە کراوەتە دەست و پێی ئافرەتان پێویستە ئافرەتان خۆیان بدۆزنەوە و شکۆی ئافرەت شکۆی کۆمەڵگەیە ئەگەر بتەوێت سەیری بەرەو پێشچوون و گەشەکردنی هەر کۆمەڵگەیەک بکەی ئەبێ سەیری ڕەوشی ئافرەتان بکەی لەو کۆمەڵگەیەدا بزانە چەندە مافیان پارێزراوە و چەندە شکۆیان پارێزراوە و چەند دەتوانیویانە خاوەنی خۆیان و ئێڕادەی خۆیان. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان خومریە بەرزەندی سکرتێر ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە بەدرێ ئیسماعیل هێنانی پەرلەمانی کوردستان سپاسان دەکەم. سپاس بۆ بینێرانی ڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.